سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەیانمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک لە کوردستان و ئێران لە سێهەمین ڕۆژی بەردەوامدا. هشداری ناوەندە ئەمنیەکان سەبارەت بە بەشداری نەکردنی هێزە نظامیەکان لە سەرکوتی خەڵکی ناڕازیدا. بەردەوامی ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆکانی ئێران. بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کەشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە و لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. بەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک لە کوردستان و ئێران لە سێهەمین ڕۆژی بەردەوامدا. ڕۆژی سێشەممە 9 بەفرانباری 1404 هەتاوی ناڕەزایەتی خەڵک لە کوردستان و ئێران کە بەهۆی خراپی دۆخی ئابووری و ژیانی خەڵک لە شاری تارانەوە دەستی پێکردبوو لە چەندین شار بەردەوام بوو. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خەڵک لە شارەکانی تاران، کرماشان، مەشهەد، یەزد، شیراز، نەجەف ئاباد، ئیسفەهان، قشم و چەندین شاری دیکە دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خەڵک و هەروەها بەرزبوونەوەی نرخی هەڵاوسان و دولار ڕژانە سەر شەقامەکان. بەپێی راپۆرتی گەیشت و ناڕەزایەتیەکانی خەڵک لە شاری کرماشان، بازاڕی شوش و چەند گەڕێکێکی دیکەش سەر بە شاری تاران ڕوبەڕووی هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بوونەتەوە، بەڵام بەهۆی خۆڕاگری و مقاومەتی ناڕازیان ناچار بە پاشەکشەکراون. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری سنە. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیکی خەڵکی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی سەرۆک عەبدولقاسمی بەڕێوەبەری گروپی شاخەوانی ئارێز لە شاری سنە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئیتلاعات کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەر کراوە زانیاریەک لە بەردەستانیە. هشداری ناوەندە ئەمنیەکان سەبارەت بە بەشداری نەکردنی هێزە نظامیەکان لە سەرکوتی خەڵکی ناڕازی. ڕۆژی ڕابردوو یەکێک لە ئەندامان و بەرپرسانی ئیتلاعاتی سپای پاسداران لە پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ کەناڵی یەکی سەدا و سیمای ڕژیم ڕایگەیاند کە ئەو هێزە نظامیانەی کە بە بەشداری لە سەرکوتی خەڵکدا نەکەن سزا ئەدرێن. بەپێی راپۆرتی گەیشت و ئەو هێزە نظامیانەی کە ڕۆژی دووشەممە 8 بەفرانبار بەشداریان لە سەرکوتی خەڵکی ناڕازیدا نەکردووە، پێویستە تا کاتژمێری 8 شەوی سێشەممە 9 بەفرانبار خۆیان ڕادەستی ناوەندە نظامیەکانی ڕژیم لە شارەکان بکەن و لە ئەگەری سەرپیچی لە ئەم بڕیارە سزا دەدرێن و دۆسیە ئەمنیەتیان بۆ ساز دەکرێت. ئەمە لە کاتێکدایە لە ساڵانی ڕابردوودا دەنگۆی سەرپیچیکردنی هێزەکانی ڕژیم لە سەرکوتی ناڕازیان لە ئێران بڵاو بووەتەوە و ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی ساڵی 1401 هەتاوی لە ڕەوتی شۆڕشی ژینادا ناچار بە بەکارهێنانی هێزە دەستنیشانکراوەکان لە ناوچەکەدا بوو. بەردەوامی ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆکانی ئێران. ڕۆژی ڕابردوو خوێندکاران لە چەندین زانکۆ ئێران بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵکۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، خوێندکاران لە زانکۆکانی تاران، ئەمیرکەبیر، شەهید بهێشتی، خاجە نەسیر، ئیسفەهان، یەزد و چەندین زانکۆی دیکە بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر خوازیاری هەڵوەشاندنەوەی ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامی و باشبوونی دۆخی ئابووری خەڵک بوون. شایانی باسە لە زانکۆکانی تاران و سەنعەتی ئیسفەهان هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بە گازی فرمسک ڕێژ هێرشیان کردە سەر ناڕازیان، بەڵام خوێندکاران بە دانیشتن لە بەردەم هێزەکانی ڕژیمدا هێزەکانیان ناچار بە پاشەکشە کرد. بەردەوامی کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کەشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە شرکەتی کەشت و سەنعەتی قەندی خاوەرمیانە دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی راپۆرتی گەیشت و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ئەو شرکەتە کۆبوونەوە و
تاکوون ئیزنی هاتنە دەرەوە بە ناڕازیان نەدەن. بەم بۆنەیەوە کرێکارانی ناڕازی ناچار بە کۆبوونەوە لە ناو شەرکەتەکەدا بوون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، کرێکاران ڕایان گەیاندووە کە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر کرێکاران نابێتە هۆی دەستکێشانەوەیان لە داخوازیەکانیان و خوازیاری ئازادی بە بێمەرجی 5 کرێکاری دەست بەسەرکراوی ئەو شێرکەتە بوون. لە سێدارەدانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ سێهەمین ڕۆژی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 5 بەندکراو بە ناوەکانی سەجاد وەیسی، عەلی ئەکبەر بەرزگەر، پەیمان زەمانی، یەحیا پەناهی ڕاد و ئەمین خوسرەو ئابادی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی جیرۆفت، بۆرازجان، ئیلام، بەم و شەیبانی ئەهواز ئیعدام کراون. هەروەها 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی مەحموود زارعی، خوداڕەحم ئەحمەدی و عەلی محەممەد دەستار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی یەزد، خاف و بیرجەند لە سێدارە دراون. شایانی باسە کە سەبارەت بە ناسناوی کەسێکی دیکە بکە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی شەیبانی ئەهواز ئیعدام کراوە زانیاریەک لە بەردەستانیە. دەست بەسەرکرانی 7 هاوڵاتی لە ئێران. ڕۆژی ڕابردوو 7 هاوڵاتی لە پارێزگای خوراسانی باکوور لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. بەپێی راپۆرتەکان، دادستانی پارێزگای خوراسانی باکوور لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە کە لە 7 هاوڵاتی خەڵکی شارەکانی بجنورد، شیروان، ئسفەراین و سەمەلقان بەهۆی چالاکیەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دژ بە کەلتوری ئیسلامیە دەست بەسەر کراون. شایانی باسە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسناوی ئەو هاوڵاتیە زانیاریەک بڵاو نەکراوەتەوە و مەترسیکی زۆر لەسەر تەندروستیان هەیە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.